بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتە و ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. سەیارمانم و ئەم بەشە لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی پەرتەوتان پێشکەش دەکەم. لەم بەشە لە بەرنامەکەمان وتوێژێکمان هەیە لەگەڵ ڕەحمان حسێنزادە ڕئیسی دەفتەری سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران حکمەتیست سەبارەت بە ئەخیر بانگەوازی عەبدوڵڵا موحتەدی سەبارەت بە پلاتفۆرمی هاوبەش. پێشەکی ئیجازە بدەن بەخێراتم بکەم لە ڕەحمان حسێنزادە بۆ بەشداریان لەم بەرنامەدا. زۆر سپاسان دەکەم. سڵاوم هەیە بۆ بینەران و جۆگرانی تەلەڤیزیۆنی پەرتە و زۆر سپاس بۆم کاتێک کە دروستان کردووە. زۆر سپاس بۆ تۆش. ڕەحمان حسێنزادە هەفتەی ڕابردوو چوارشەممە عەبدوڵڵا موحتەدی لە بانگەوازێکدا لەژێر ناونیشانی پلاتفۆرمی هاوبەش بڵاو کردێتەوە، پێشنیاری داوە بە کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران بۆ هاوکاری هاوبەش. من مصاحبەکەی ئێوەم لەگەڵ تەلەڤیزیۆنی پەرتۆ بەشی فارسیە بینی و پێم باش بوو کە لەم بابەتەشەوە بۆ بە زمانی کوردی مصاحبەیەک لەگەڵ بکەم و ورتر بچینە ناو جزئیاتێکەوە کە ئێوە ئشارەتان پێداوە بۆ مۆزوعەوە گرنگیە کە هەیەی. ئەکرێ پێمان بڵێ کە چەندە ئێوە ئەم پلاتفۆرمە بەجددی ئەزانن کە عەبدوڵڵا موحتەدی وەکو لەژێر ناونیشانی چەتری پلاتفۆرمی هاوبەش بڵاوی کردوێتەوە؟ عەبدوڵڵا موحتەدی و تەبان و دۆری خۆیانی دادەکەن سازمانەکان ئەم پلاتفۆرمی هاوبەشەیان بۆ هاوکاری لەگەڵ کۆمەڵە هەروە خۆت ئیشارەت پێکرد ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران بە مشەخەسی بڵاو کردوێتەوە. دەنەچە دەرەجەی جددیەتی ئەم پلاتفۆرمە یا ئەم بانگەوازە بەڕاستی لە پێشدا گرەی خواردووە بە جوابی خودی کۆمەڵەوە. ئەگەر جوابی کۆمەڵە مثبەت بێ بۆ فراخان و بانگەوازەکەی عەبدوڵڵا موحتەدی ئەوە دەرەجەیەک لە جددیەت پەیدا دەکا و عاقبەت لەگەڵ کۆمەڵا کە سازمانێکی چەپەکە لە کۆمەڵگەی کوردستاندا واردی مناسباتێ دەبێت کە عەبدوڵڵا موحتەدی تەبعاً دیارە بدوای هەدەفی ئەوەیە کە ئەم نزیکیە لەم دەورەدا لەگەڵ ئەوام بکە. ئەوە دەرەجەیەک ئەتوانێت جددیەت بەخۆیەوە ببینێت. بەڵام ئەگەر جوابی کۆمەڵە بەم بانگەوازەی عەبدوڵڵا موحتەدی منفی بێ یا جوابی ڕەدی پێ بدەنەوە، ئەوە هەر لە بناغۆ و هەر لە یەکەم ڕۆژەکانیەوە ئەم پلاتفۆرمە هیچ جددیەتێکی نابێ، ئەم بانگەوازە هیچ جددیەتێکی نابێ وەکو بڵقێکی سەرئاو دەتەقێ و بەڕاستی بە سەرنوشتی زۆرێک لە پلاتفۆرم و بانگەوازەکانی دیکەی عەبدوڵڵا موحتەدی دووچارە بێ. عەبدوڵڵا موحتەدی لە ماوەی 16 ساڵی ڕابردوودا کە هەر لە کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران خۆی جاکردەوە و سازمانی زەحمەتکێشانی دروست کرد و بەناحەق نێوی کۆمەڵەی لەسەردانەوە هەر لە چ ئەو کاتەی لە نێو خودی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵەتا بوو دەستی کرد بە هێندێک پرۆژە تا دواتریشی داهانە بەدانەی ئەو پرۆژانە ئەگەر من فەقەت نێوەکانیان بڵێم مەسەڵەن پرۆژەی دیالۆگ لەگەڵ خاتەمی و جمهوری ئیسلامی لە وەختێ لە کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران هاتنەدایە پرۆژەی دروستکردنی بەرەی کوردستانی، دوایی پرۆژەی دروستکردنی بەرەی ئەحزابی ڕاستی بۆرژوایی ئێران بە نێوی فدراڵچیەکانی ئێرانی، پرۆژەی چوونە بەردەرگای ئەمریکا و خۆجوودکردن لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکا، پرۆژەی شرکتکردن لە ئەنواعی کۆنفرانسای جۆراوە جۆر لە واشنگتۆنەوە گرتوێتی تا بروکسل و ستۆکۆڵم لەگەڵ دەست ڕاستی ترین جەریاناتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و زۆرێک لە پرۆژەکانی دیکەشی کاڵان هەمووی هەم بەڕاستی لە یاد نییە، دانە بەدانە دەوامێکی زۆریان نەبوو، بە سەر و سەدایەکەوە دەستی پێ دەکە، بەڵام بە دلیلی بێپایەبوونیان و بە دلیلی بێمەحتەوابوونی ئەو پرۆژانە و بە دلیلی بەڕاستی کۆنەپەرستی خودی ئەو پرۆژانەش هیچی سەرکەوتنی بۆ عەبدوڵڵا موحتەدی و سازمانەکەی بەدەست نێناوە. بۆیە لە کولی خۆیدا عەبدوڵڵا موحتەدی بەڕاستی و پرۆژەکانی ناسەرکەوتوو بوون، خۆشی لە ماوەیەوە 16 ساڵەدا لە بواری جۆراو جۆردا نیشانی داوە سیاسەتمەدارێکی ناسەرکەوتوو بووە و بۆیە دیسانەکەش دەستی داوەتە ئەم پرۆژەکە بە جۆرێک اتفاقاً پەردەبڕژی ئەو سەرکەوتویانەی بکە. لە ئامدا پرۆژەکانی عەبدوڵڵا موحتەدی زۆر سەرکەوتوو نین و من پێم وایە ئەگەر کۆمەڵە
جوابی ڕەت بداتەوە بەم پرۆژەی لەوانی دیکەی ناسەرکەوتوترە بێت. بۆ شێوەی کە ئێوە باستان کرد یعنی باشترە بڵێن پرۆژەی شکست خواردوەکانی عەبدوڵای مۆرتەدی ئەگەر وایە هۆکاری سەرەکی بانگەوازی عەبدوڵای مۆرتەدی بۆ هاوکاری لەگەڵ کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران لەم کاتەدا چییە ببڕێتەوە؟ واتە چه هەلومەرجێکی مەنتەقەیی و سیاسی هۆکاری ئەم پێشنیاری مۆرتەدیە لەواقع ئەگەر یەک لەحزە ئیجازەم پێ بدە چه هەدەفێکی لەم بانگەوازە تاقی بکات؟ حقەتەکەیەوەیە یەکەمین هەدەفێکە عەبدوڵای مۆرتەدی تاقیبی دەکات پەردەپۆشیکردنی هەموو ئەو پرۆژە شکست خواردوانەی پێشوون کە نێوم بدن دانە بەدانەی ئەو پرۆژانەی هەم بە ناوەڕۆ کۆنەپەرستانە بوون و لەگەڵ واقعیەتەکەیەوەیە ئەو ێڵانەوە ئیدعای دەکات لەگەڵ چەپێک هاوکاری بکە لەگەڵ ئەو وەزعیەتە ناخوێنێتەوە بەڵام تۆ تەماشای پرۆژەی تەقاضای دیالۆگ لەگەڵ خاتەمی دەورەی دوی خۆرداد و لەگەڵ جمهوری ئیسلامی معلومە ئەوی لەنێو کۆمەڵەدا و لەنێو حیزبی کۆمونیستە و داوای کرد معلومە هەر لەنێو خودی ئەو سازمانەدا لەگەڵ بەرهەڵست و لەگەڵ مانع ڕوبەڕوو بوو و عەبدوڵای مۆرتەدی تا سەرکەوتوو نەبوو وەک بە کولیش دوی خۆرداد و خاتەمی و ئیسلاح تەڵەب و جمهوری ئیسلامی کەی ئەهلێەوە بوو هەتا لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سیاسی بورژوایی ئێرانیش هەتا دیالۆگ بکە و تێدا سەرکەوتوو نەبووە. دوای وتوای پرۆژەی دروستکردنی بەرەی کوردستانی کەوت و هونەرمەندانی کوردستان وەک ناسر ڕەزازیەوانەی وە پێشخست بوو کارەی بەڵام هیچ یەک لە ئەحزابی سیاسی کوردستان وەکو هەتا حیزبی دموکراتەکان و ئەوە ئاوڕێکی جدیان لێ نەداوە. من دەزانم ئێستا نەوعێک هاوپەیمانی و هاوکاریان لەگەڵ حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە سەرپەرستی مستەفا هیجری هەیە بەڵام ئەوی لە سەطحی تەبلیغات بەولاترەوە نەچووە یا مدەتا کۆبوونەوە و لەگەڵ فدراڵچیەکانی بلوچی و ئازەری و خوزستانی و غێرە ینی جەریاناتی قەومپەرستی دواکەوتوو کە کۆنگرەی فدراڵی ئێران دروستکەن ئەبینین بە نەتیجەیە نەگەیشتووە. هەموو ئەمانەش لەژەر چەتری یەک واقعیەتدا بوو. کولیان ئۆپۆزیسیۆنە بورژوایی و قەومپەرستانە ئومێدیان ئەوە بوو ئەمریکا هەرو جۆرەی لە مەسەلەن لە عێراقا دەخاڵەتی کرد لە ئەفغانستانە دەخاڵەتی کرد دەخاڵەتی نظامی کرد بەتایبەت دەورەی جۆرج بوش بوو ئەمانە دەستی پێکرد جۆرج بوشی کورد بەرحاڵ لەژێر چەتری ئەمریکادا بەڵکو ئەم پرۆژە فدرالیانە بیگرێ و ئەمانیش بە نانونەوایە بگەن. ئەڵان دەبینین عاقبەت نەهایەتەن بەوەی کە ئەمریکا و پێنجی بە ئیزافە یەک و غەرب و لەگەڵ جمهوری ئیسلامی بە تەوافقی هەستەیی گەیشتون و بە بەرجام گەیشتن و ئیتر ئەو گزینەی نظامی نەماوە و تەحریمی اقتصادی نەماوە کولی ئەم پرۆژانەش کە گویا غەرب بێ و ئۆپۆزیسیۆنی ڕاستی بۆژوایی ئێران تەقوێت کە ئۆپۆزیسیۆنی ڕاستی کوردستان و ئۆپۆزیسیۆنی ناسیۆنالیست و قەومپەرستی وەک عەبدوڵای مۆرتەدیوان تەقوێت کە ئەوە لە دەستور چۆتە خارج دەنەچەند پرۆژانەش شکستی خواردووە چوونە بارگای ئەمریکاش شکستی خواردووە دەنەچە یەکێ لە هەدەفەکانی بە نەزەرم پەردەپۆشیکردنی ئەم شکستانەیە و عەبدوڵای مۆرتەدی عادەتێتی بەجێوەی جەمبەندێک کە لە پرۆژە شکست خۆردوەکانی پێشوو ڕێگایەکی دروستە بگرێتە پێش ظاهرەن دەیەوێت ئبتکار بنوێنێ پرۆژەیەکی دیکە دێنێتە مەیدان. ئێستا کە لەگەڵ ئەمانە بە نەتیجە نەگەیشتووە ظاهرەن ئەم پرۆژەی هێناوەتە مەیدان لەگەڵ کۆمەڵە وەکو سازمانێکی چەپ بێوێ هاوکاری بکە هەم پەردەپۆشی ئەوانە بکە و هەم بەرحاڵ نیشانی بدا کە پرۆژەیەکی بەدەستەوەی و بەشێکیشی بعدی تەبلیغی بۆی هەیە بەشێک پرۆپاگەندەیە بۆی کە معلومە لەن شەش حەو ڕۆژێک دەنگ و سەدایەکی بێ لە میدیای کورزمانە دوای ئەوە تەواوە بێ. بەشێکی دیکە لە هەدەفەکەیەوەیە بە نەزەرم عەبدوڵای مۆرتەدی متەوەجه بووە کە ئەم 16 ساڵە کە کولەن پشتی کردە چەپ و ئەو ڕاستڕەویە بێ مەرزانەی کردووە ئەبینە لە کۆمەلگای ئێران لە کۆمەلگای کوردستان چەپ وەزنێکی قەوی هەیە سیاسەتی چەپ برەوی هەیە سیاسەتی چەپ ئێعتباری هەیە دەرنەتیجە ئەویش خۆی تەواوەن لەو بابەتەوە بێعتبار کردووە چونکی وەکو سازمانێکی ئانتی چەپ و زدی چەپ واقعاً لە خودی کۆمەڵە جودا بووە. ئەڵان پێی وایە ئەگەر ئەمە ممکنە ئەگە بۆی ممکن بێ لەگەڵ کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کە لەو کۆمەلگایەدا بە سازمانێکی چەپ دەناسرێ و سابقەیەکی چەپی هەیە ئەگەر لەگەڵ ئەوان هاوکاری بکە ڕەنگە بێوێ ئێعتبارێک دووبارە بۆ خۆی زیندوو بکاتەوە. لەلایەکی دیکەشەوە ڕەنگە محاسبەی زۆر مەحدود نیگەرانەتریشی کردبێ لەسەرەوەی تەیفەکان کەوان لە ئەدەبیاتی خۆیانە پێی دەڵێن تەیفی کۆمەڵە زۆریان عاقبەت لەگەڵ هیچ جەریان و سازمانێنین
ئارزووی ئەویان هەیە کە ئەم جریانەتی بخۆیان دەڵێن کۆمەڵە لە دەوری یەک کۆبنەوە پێی وابێ مەسەڵەن ابتکاری ئەوەشی گرتووە بەدەستەوە و جوابێک بەنیازی ئەوانیش بداتەوە بەنیازی وحدەت تەڵەبی جواب بەنیازی وحدەت تەڵەبی لەناو کۆمەلگایە بەڵێ بە هەم جوابێک بە وحدەت تەڵەبێک بەعام لەنێو کۆمەلگەشدا هەیە وحدەت تەڵەبێک لە نێوان تەیفی کۆمەڵەشدا هەیە بەم منزورانە دەستی داوەتە ئەم پرۆژەیە بەڵام من پێم وابێ وەکو پرۆژەکانی دیکە محاسباتەکانی کلەن نادەقیقن ناسەرکەوتوانن وایە بەو دەلە بە نەزەرم بە هەدەفەکەشی ناگەن ئێمە باست کرد دەنی پەیوەندی لەگەڵ لایەنە ڕەفراندۆمچیەکان لەگەڵ جەماعەتی سازگارە ئەوان لەو ماوەیە ئەو زۆرتر عکسی لەگەڵ سێکی وەکو سازگارە و عەلیرەزا نووریزادە و ئەم تەیفەی کە لەواقع سناریۆیەکیان بۆ ئێران نەویست باشە مەبەست چییە کە ئێستا ڕووی کردوتە کۆمەڵەی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران نەک کۆمەڵەی زەحمەکێشانی کە مەریل خەینزادە سکرتێریەتی هۆیەکەی چییە ئەم انتخابەکات ئەزانم کە بەشێکی پێ باس کرد بەڵام بۆ ئەم انتخابەی دووهەمی نەکردووە بۆ لای مەریل خەینزادە ئەوانەوە پەیامە بدات ئەساساً ڕووی لە کۆمەڵەی ڕێکخراوی کوردستان بەشی دووەمی پرسیارەکە جواب دەمەوە واقعیتێکەوەیە لەگەڵ ئەو جریانەی کە خۆی بە کۆمەڵی زەحمەتکێشان دەزانێ و کاک مەریل خەینزادە سەرپەرستی دەکا ئەوانەوانە یەک سازمان بوون هەردووکیان بەیەکەوە بنظرم لأوجي رعاية نكرني أصولي سياسي وأصولي سازماني وبيبرنسيبيدا أو صالي 2000 هر حزب كومونيست إيران وكومالات ندري ونيو خويانا ساكرنوي كومالا كأورو بنظرم وقت دقرته وبرو كومالا وحزب كومونيست إيران وسازماني كردستان كي اتفاقا باشكرا دل بابا أو بروجي 16 سال لو بيش دستم بيكردو نيوين رابو ساكرنوي كومالا خودي هو مشكل جيوه خودی ئەو بەنظرم بەو هەدەفەکەی خۆی نەگەیشت و گویا ئەوڕۆ هەر ئاوڕ لەو سازمانتدا کە ڕۆژێک لە ڕۆژان لێجدا دەبوو دا منزورم وایە لەگەڵ جەریانی عومەری خەینزادەوانە یەک تەیفن بەخەوی تۆ تەفاوەتی سیاسی زۆریشیان نییە یەک جەریان بوون واقعیەتەکەوێ هەموو شەواهد و هەموو ئەسنادەکان دەرەخات چەند ساڵەوە پێش لە نەتیجەی شەڕی قودرەت و حتا بەنظرم لە نەتیجەی کێشە لەسەر ئیمکانات و دارایی و ماڵی لەگەڵ جریانی عومەری خەینزادەوان لێک جیابوونەوە و لەو پرۆسەشدا اتفاقان ئەمان وەکو ئەکسەریەت عەبدوڵڵا مەحتەدیوان و ئەکسەریەت ئەوجی بێ پرەنسیپیان لە هەموو بارێکەوە لە خۆیان نیشاندا ماوەیەک جیابوونەوە هەر لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بوو یا 3 ساڵی ڕابردوودا بوو جارێکی دیکە ئەم پرۆژەی لەگەڵ ئەوان تاقی کردەوە ئەم پرۆژەی کە جریانی عەبدوڵڵا مەحتەدی و جریانی عومەری خەینزادەوان دووبارە یەک بکەونەوە لە بیندا بوو بەڵام لەو ماجرایەشدا دووبارە ئەوجی بێپرەنسیپی و بێئوسولی سیاسی و عەمەلی هەر جریانی عەبدوڵڵا مەحتەدی لە خۆی نیشاندا زاهرەن لە دیالۆگدا بوون لەگەڵیان کە یەک بکەونەوە کارێکیان کرد بەشێک لەوانیان بە خۆیان وەسڵ کرد بەشەکەی دیکەش کە ئێستا ماونەتەوە هەر بە نێوی ڕێکخراوی زەحمەتکێشانی کوردستان خۆیان معرفی دەکەن و عومەری خەینزادە دەبێت کولەکەیەتی هەروەمانەوە یعنی لە بەدئەهدی بەدقەولی لە این حاڵە سیاسەتی ئۆپۆرتۆنیستی ئەمەیان تاقی کردەوە ئەمە بە سەرنجام نەگەیوە لەگەڵ ئەوان بە ناکامی گەیشتوون و بەشێکی دیکەش بە نەزەرم بە قەولی کوردی عێراقی دەڵێ بەم کارەی کە ڕووی کردوتە کۆمەڵە سازمانی کوردستانی حیزب کۆمۆنیست ئێران دەیەوێت جەریانی عومەری خەینزادە و تەیفایەکی دیکەش هەن ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە ئەوانش ئەوانە ئێهمال بکە و بە معنایە دەستی کەمیان بگرێ و ئەمەش جوزئی ڕەوشەکانیەتی بەڵام بۆ ئەوەی وا پرسیاری توێ بۆ کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزب کۆمۆنیست ئێرانی هەڵبژاردووە یەکەمەوەیە هەر وەک باسم کرد حەوڵدان بۆ هاوپەیمانی بۆ هاوکاری لە سەتحی ئۆپۆزیسیۆنی ڕاستی کوردستان لە سەتحی ئۆپۆزیسیۆنی ڕاستی و کۆنەپەرستی و ئەوپەر ئێرتجاعی ئێران حەوڵدان بۆ خۆجوودکردن لەگەڵ سیاسەتی ئەمریکا و هەموو ئەمانەی نایە دەستوریانی هەموو بوارێکی دیکەی تاقی کردوێتەوە بەڕاستی هەموو سازمانێکی سیاسی دیکەی تاقی کردوێتەوە حتا من لە بیرم چوو بڵێم ماوەیەک لەگەڵ سازمانی فداییانی ئەکسەریەت بەو هەموو بەدنێویە هەیانە یا حتا تەمایل بە حزبی توودا چوو لە کۆنگرەی سازمانی ئەکسەریەتە شرکەتی کرد هەمووانی تاقی کردوێتەوە جریانێکی دیکە نەماوە لەگەڵی حەول بدا و زاهیرەن بەرەیەکی لەگەڵ بەستێ و هاوکاری لەگەڵ بەستێ دەم نەتیجە
کۆمەڵە سازمانی کوردستان ماوە کە دەیەوێت ئەوانیش بە نظری خۆی تاقیب بکاتەوە ئەو فاکتۆرەشن لەبیر بێ کە باسم کرد لە عین حاڵە فەزای متەوەجه بۆ فەزای کۆمەلگا فەزایەکی چەپە ئەزی دەوێت لە ئێرانە لە کوردستانە بۆیە پێی وایە مەسەلەن ئەگەر نزیکی بکە لەگەڵ کۆمەڵە سازمانی کوردستان بەرحاڵ و اعتباری بخۆی دروستکە و بەنظر مەسەر یەک شتی دیکەش حسابی کردووە من هەر لێرە بڵێم بەنظرم پێی وایە لە دەرونی کۆمەڵەدا ڕەنگە تەمایل بە نزیکی لەگەڵ جەریانی عەبدوڵڵا موحتەدی و ئەوان وجودی بێوە دواتر جوابی کۆمەڵە نیشانەدا ئایا ئەو تەمایلە وجودی هەیە یان نییە بەنظرم احتیمالاً لەسەر ئەوەش حسابی کرد بێ ئاینەکا لە نێو ئەوانیشدا تەمایلێکی بێ یا ئەو تەمایلە دروست بکە یا ئەوەی کە واقعاً جارێکی دیکە لە نێو ئەوانیشدا بێوێک نەوەک ئاژاوە و ئینشقاق بنێتەوە بەنظرم ئەوەش لە محاسباتی هەیە زۆر چاکە ئەگەر وایە ئەمە ئەرزیابەکەی تۆوەیە کە چەپ لە کوردستانە برەوی هەیە خۆشناوە سیاسەتی ڕادیکاڵ مانای هەیە ئەوە موحتەدی متۆجی ئەمە بووە ئەگەوە بۆ ئەمە نابێ ئەرزیابیەکی مثبەتی لەسەر بکرێت و یا بە فاڵی نیک بگیرێتەوە بە قەولی فارسیەڵێ و لەوە زیاتر عەبدوڵڵای موحتەدی گوڵەڵێ نەکەوێتە لێژێ و بەڵکو لە جیاتی بەڕاستبەر چەرخانی ببەرەوە چەپ ئایا ئەمە جایگای نییە لەو ئەرزیابیە ناتوانین بە مثبەت ئەرزیابی بکەین ئەیتوانین مثبەت ئەرزیابی بکرێت بە شەرتێک سیاسەت و ڕەوشەکەی ئۆپۆرتۆنیستی نەبێ هەلپەرستانە نەبێ چونکی تەواوی 16 ساڵی عمری ئەم هەلپەرستی و ئەم ئۆپۆرتۆنیزمەی لەگەڵ جەریاناتی مختلف لە خۆی نیشانداوە ئەگەر واقعاً ئەوان باوەڕیان بەوە پەیدا کردووە پس دەبێت بگەڕێنەوە بۆ لای چەپ خۆ عەبدوڵڵا موحتەدی بۆ خۆی ئوستادی ئەوەیە هەر 4-5 ساڵ جارێک جەمبەندی بکە و کۆبەندی بکە و بەڕەسی تاریخ بکە و مەسەلەن زمانێک بەو نەتیجەگەی کە کۆمۆنیزم فایدەی نییە سۆسیالیزم فایدەی نییە چەپگەرایی فایدەی نییە دانیشت بە قەولی خۆی جەمبەندی لە حیزبی کۆمۆنیستی ئێران و هەر لەم کۆمەڵە سازمانی کوردستانی کرد و هەرچی پێی خۆش بوو بە تیۆری و بە سیاسەت و بە قسە و بە تەنز لە عەلەی سابقەی چەپ و کۆمۆنیستی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە قسەی کرد و ڕووی کردە فێدرالیزم و ڕووی کردە ڕاستگەرایی و ڕووی کردە ئێرتجاع بۆی تا قبوڵی بکەن ئەگەر ئەو ئاوڕێکە داتەوە بەرەو چەپ ئەو جەمبەندیە بکەن دەی بەڕاستی ئیعلام بکەن کە بەرحاڵ عاقبەت 16 ساڵ هەڵەیان کردووە ئشتباهیان کردووە ئەوەی پشتیان کردە چەپ بەرحاڵ سەهوی گەورەیان بووە ئەگەر دەیانەوێت بگەڕێنەوە بەرەو چەپ دەبێت دەقیقاً ئەو ڕابردووە ڕاستڕەوانە ئێرتجاعی کۆنەپەرستانە بە شەفافیەت بە ڕۆشنی بە کۆمەلگا ئێعلام بکەن و وەختە بڵێن ئێمە ڕوویەکەینەوە سیاسەتی چەپ واگەر ڕوو دەکەنەوە سیاسەتی چەپ ئیتر ناکرێت بە سازمانێکی ڕاستەوە دووبارە ببیەوە بە سازمانێکی چەپ بۆ سازمانە ڕاستەکەی منحل ناکات سازمانی ئێستای ئەو سازمانێکی ڕاستی کۆنەپەرستە واقعەن ئەگەر جەریانێک و فەردێک و جەریانێک دەیەوێت بەرەو چەپ چەرخێت دەبێت و سازمانە منحلکە ڕاستە و ڕاست پێی خۆش بچێتەوە داوای ئەندامەتی بکاتەوە لە حیزبی کۆمۆنیستی ئێران و لە سازمانی کوردستانەکەی شایەت وەختەوانیش بەڕاستیان کرد ئەوە جۆرەتر بێت دەرنەچێ بە نەزەرم لە سیاسەت و لە ڕەوشی عەبدوڵڵا موحتەدی نە سەداقەتێک وجودی هەیە نە جێگای ئەعتمادە ئۆپۆرتۆنیزمێکی ئاشکرا وجودی هەیە ئەو ناگەڕێتەوە بەرەو چەپ بە نەزەرم ئەو دەیەوێت خۆ نزیک بکاتەوە لە کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران و بەم پلاتفۆرمەی ئەوان کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیسم و دوای سیاسەتەکانی خۆی بخات بۆ معنایە حتا چەپگەرایی ئەوان بەری چەپگەرایی ئەوان بگرێت بەری سیاسەتی ڕادیکاڵی ئەوان بگرێت بە نەزەرم ئەم شێوە ڕەوشەی ئەو بۆ تەقویەتکردنی چەپ نییە بۆ بەرگرتن لە چەپ و خۆ هەڵواسین بە چەپ بۆ ئەوەی اتفاقاً ترمز بۆ سیاسەتی چەپ لە جامعەی کوردستانە دروست بکە ترمز حتا بۆ سیاسەتی چەپ حتا لە نێو حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵەدا دروست بکە بەناگەر ئەو شەفاف و ڕۆشن ئیعلام کە بەڵێ سیاسەتی ڕاستڕەوانەی 16 ساڵی پێشوو فایدەی نەبوو سیاسەتی چەپ کەماکان حەقانیەتی هەیە قایەتەن ئەوڵینکاریەوەیە سازمانەکەی منحەلەکە ئەو وەختە لە سازمانێکی چەپی ئەجملە وەکو کۆمەڵە ئەتوانە بڵێ من حازرم دووبارە پێتان پەیوەست بنەوە حتمما ئەوانیش بەڕاستیەکەن جۆرێکی تر جۆرەگەدن من پرسیارە مەترەها کرد کە ئەو مخالفی یەکگرتنەوەی کۆمەڵەکانن ئەساسەن ئەگەر وەڵام ئەرەیە بۆچی سەبەبەکەی چییە تەمایلی خەڵکی کوردستان زۆرتر بەوەیە کە هێزە سیاسەکان یەک بگرن تا لە بەرامبەر دژمنی ئەسلیانە یا مشترەکیانە بتوانن بەهێزتر جواب بدەنەوە بەعام لەگەڵ هەموو یەکگرتنێکە هەیت یان نیت من ئەوڵین ملاحظەم لەسەر خودی پرسیارەکە وەیە کۆمەڵەکانێک وجودی نییە لە نەزەر ئێمەی
کۆمونیزمی کاریگەری و حزبی حکمەتیستەوە بۆچی کۆمەلگای کوردستانە سازمانێکی نێوی کۆمەڵەیە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێرانە بەرحال سابقەیەکی پێشینیەکی هەیە بە چەپەوە ناسراوەتەوە لەو کۆمەلگایەدا بە سۆسیالیزمەوە ناسراوەتەوە عەقبە لە چوارچێوەی حزبی کۆمونیستی ئێرانە ڕۆژانێک هەموو ئێمە بووین و خودی عەبدوڵڵا موتەدیش بوو عومەری ئەلخانیزادەش بوو هەموو ئەوانەشدا بوون لە ڕاهبەریا بوون بە ئیرادەی ئاگاهانە و بە تەسمیمی ئاگاهانەی خۆیان کۆمەڵە بوو بە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران و ئەمان ساڵی 2000 لەم نەپرسی هەم لە کودەتایەکی سیاسی تەشکیلاتی تاقی نێوی ساختکردنەوەی کۆمەڵە لە عەلەی ئەو ڕەوتە هاتنە مەیدان لە عەلەی چەپگرایی هاتنە مەیدان لە عەلەی خودی کۆمەڵە هاتنە مەیدان و هەرە وەختە لە وەختەوە ئێمە سیاسەتمان ڕۆشنە بەرحاڵ ناکرێ لە ئەوجی بێپرەنسیپی سیاسی ڕعایەت نەکردنی هەموو مەوازینی ئەساسنامەیی و تەشکیلاتی ئەو سازمانە ئەگەر لەبیرە بێ ئەوان وەختی خۆی لە ساڵی 2000 چوون بەردەرگای کۆنگرەی نوێی کۆمەڵایان کرد ئەقەلیەتێک بوون دەیانەوێت بە کۆمیتە مەرکەزی بێ بەنیوە هیچ مناسباتی دەرون حزبی پرەنسیپی دەرون حزبی ئوسولی سازمانی دەرون حزبی ئەوانەشیان ڕعایەت نەکرد دەرنەتیجە ئەمان بەناحەق نەوی کۆمەڵایان لەسەر خۆیاندا هەردوو لایەن چ جەریانی عەبدوڵڵا موتەدی چ جەریانی عومەری ئەلخانیزادە بەناحەق نێوی کۆمەڵایان لەسەر خۆیان داناوە بەداخەوە کۆمەڵەی سازمانی کوردستانی حزبی کۆمونیستیش بەم نێوگوزاری ئەوان ئەو جۆرەی کە لازم بێ حەساسیەت نیشان نادا و تەقابلی لەگەڵ نەکردن دەرنەچ کۆمەڵەکانێک وجود نییە عاقبەت کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران بەپێی سیاسەت بەپێی ئوسول بەپێی پرەنسیپی گوزەشتەی خۆی هەیە و تا ئێستا دەوامی هەیە و فعالیەتی خۆی هەیە ئەوانە ئەمانش ڕێکخراوی ترن ڕێکخراوی فێدرالیستن ڕێکخراوی ڕاست لە نێو جنبشی کوردایەتیان هەموو ئەحزابە سیاسەکانی نێو جنبشی کوردایەتی ئەحزابی ڕاستن تازە ئەمان جزئی ئەحزابی ئفراتی ڕاستن ئەگەر پیان وایە دووبارە بێ لەگەڵ بگەڕێنەوە نێو کۆمەڵە و لەگەڵ کۆمەڵە سازمانی کوردستان بن سازمانەکانی ئێستایان منحەرکەن دووبارە هەر وەک پێشتریش باسم کرد چەند پێی پێویست بوون دەرنەچەی ئەمە بە نەزەرم یەکێک لەو فریوکاریە گەورانەیە کە بە نەزەرم تحتی نێوی کۆمەڵەکانێک سێ چواردانەیەک خۆ عەلەمەکەن ئەمە واقعیەتی نییە و بە نەزەرم اتفاقاً قسەم لەگەڵ کرێکار و زەحمەتکێشی کوردستانەوەیە ئەمە نوعێک چاواشەکاریە ئەمە شت پێچەوانەکردنە ئەما سازمانهایەکی سیاسی دیکەی فێدرالیستن لە نێو جنبشی کوردایەتی ئەگەر سازمانەکان بە ئینتها گەیشتووە ئەگەر نەتیجەیەکی نییە فعالیەتەکان ئەتوانن جۆرەتر تەسمیم بگرن وەگە پیان خۆشە بە کۆمەڵی سازمانی کوردستان پێیوەزن و ئەبێ جۆرەتر ڕەفتار بکەن ئەمە شێوەی نییە ئێمە لەگەڵ نزیکایەتی جەریاناتی چەپ هەی جەریاناتی چەپی ئوسولی بەپێی پرەنسیپی سیاسی بەپێی ئوسولی سیاسی لە خزمەت قازانج و بەرژەوەندی کرێکار زەحمەتکێش خەڵکی ئازادی خواز لە کۆمەلگای کوردستان و لە کۆمەلگای ئێرانە زۆر تەرەفداری ئەوەی ئەحزابی چەپی هاوکاری زۆر کۆنکرێت و مشەخەسیان لەگەڵ یەکتری بێ مبارزەی خەڵک تەقویت بکەن بەڵام ئەم کارەی عەبدوڵڵا موتەدی لەو جنسە نییە بەڕاستی بە قەولی فارسیڵە ئەم فیلهەواکردنەی ئەو زەڕەیەک ڕەبتی بە بەهێزکردنی خەباتی کرێکاران و زەحمەتکێشان و چەپ و ئازادیخوازی کوردستانەوە نییە بەغێر ئەس پێچەوانەکردنەوەی وەقایە بە بغێرە چاواشەکاری کاتمان کەمە یەک دوو پرسیارگرنگی کەس ماوە وەکو کۆتایی ممکنە جەماعەتێک خۆیان بە کۆمۆنیست بزانن بەڵام منتەقدی هەموو کۆمەڵەکان بن وەکیان وابێ ئەمانە فەرقیان نییە لەگەڵ یەکە چ لە جەریانی عەبدوڵڵا موتەدی تا حیزبی کۆمۆنیستی ئێران ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران تا جەمعی عەبدوڵڵای عومەری ئەلخانیزادە و جەمعێکی زۆرتریش هەیە بە ناوی ڕەوتی سۆسیالیستی پێی وایە ئەمانە هەمویان یەک بزوتنەوەن سەریان بە یەک بزوتنەوەیە و عومدەتەن ڕاستن ئێوە بڕاتان چۆنە نسبەت بەم مەسەلەیە ئێمە بە خۆمان وەکو جەریانی کۆمونیست کارگەری و حیزبی حکمەتیست منتەقدی نەقدی زۆر ڕۆشنمان بووە هەر بەرابەر بە خودی حیزبی کۆمونیستی ئێران و سازمانی کوردستانیشی بەدەیان جار لەسەر شتی جۆراوجۆر دەرمان بڕیوە بە شێوەی سیاسی مستەدەر قانەکونەندە هەر لەو دەورانەوە کەشتا عەبدوڵڵا موتەدیوان بخۆیان لە نێو حیزبی کۆمونیستی ئێران و سازمانی کوردستانیان نابوو بەتایبەت لەسەر سیاسەتە ڕاستەکانی عەبدوڵڵا موتەدی من بخۆم بە شەخسن شتم نووسیوە دەیان مەورد دەم بابەتەوە قسەمان کەوت دەرنەچە بوون تا جگای نەقدە جگای تەفاوەتی سیاسیە بەڵام ئەمەش تەفاوەتی سیاسی و نەقدی خۆمان ئەجملە لە حیزبی کۆمونیستی ئێران و سازمانی کوردستانەکەژێ تا جگایی بە جریانی خودی عەبدوڵڵا موتەدی و عومەری ئەلخانیزادەوانە کە ئەوانمان وەکو جریاناتێکی ڕاست لەبەرەی جنبشی کوردایەتی تازە ڕاستی ئفراتی کە حتا واوەتر لە حیزبی دموکراتەکانی چوون بارها لە سەریانمان نووسیوە من وتم
ئەسڵ ملاحەزەم هەیە ئەوانە بنێوی کۆمەڵە نێوبرێن و جزئی کۆمەڵەکانی کۆمەڵە لە کوردستان هەیە سازمانی کوردستان ئێمە عەلا ڕەغمی هەموو تەفاوەتێکمان کە ماوەیەم سازمانە سازمانێکی چەپە نێوی کۆمەڵەیە لە کوردستانە هەیە لە مەواردێکە ئێمە بەش بە خاڵی خۆمان حەوڵمان داوە هاوکاریشمان لەگەڵیان بێ لەو جێگایش تەفاوەتی سیاسیتمان هەیە و تەمایزی سیاسیمان هەیە نەقدی خۆمان وتوە ئاخرین مەوردەکەی بەشداری ئەوان لە کۆنگرەی ملی کورد ئێمە ڕەخنەی خۆمان ڕاشکاوانە هەم لە جەلساتدا هەم بنووسین ئێلام کردووە دەنەچە ئەمە لەم بابەتەوە ڕۆشنە بەڵام ئەگەر جریانات بن حتا بنێوی کۆمۆنیزمەوە قسە بکەن بنێوی کۆمۆنیزم کارگەریەوە قسە بکەن تەفاوەتی سیاسی بینی کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران لەگەڵ جریانی ڕاستی فدرالیستی عەبدوڵڵا موتەدی و عومەر ئەلخانیزادەوەوان نەبینن بە نەزەرم پێش هەموو شتێ یەک ناواقع بینن بغیر ئەوەی لە دنیایەکی فرقەیە بەسەر بن بەرحاڵمانە تەفاوەتیان هەیە ئەلا ڕەغمی هەر دەرەجە نەقدی کۆمۆنیستی ئێمە لە کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیستی بەتەوری واقعی لە ئستراتیژی سیاسیە لە پراتیکی سیاسیە حتا لە ڕعایەتی ئوسول و موازینی سیاسیە تەفاوەتی ئێجگار زۆری لەگەڵ سازمانی عەبدوڵڵا موتەدی لەگەڵ سازمانی عومەری ئەلخانیزادە و ئەوان هەیە ئەمە سیاسەتی ئێمە بووە لە ساڵی 2000ەوە بەولاوە لە ساڵی 2000ەوە کە ئێمە وەکو کۆمۆنیزمی کاریگەری لە کێشەکانی ئەو وەختی ئەوانە دەخاڵەتمان کردووە ئەم تەفاوەتە قایل بووین و ئەوان وەکو جەریاناتێکی ڕاستی ئیرتجاعی فدرالیست لە بەرابەر سازمانێک کە خۆی بە چەپ و سۆسیالیست معرەفیەکە و دەم نەتیجە بە نەزەر من بێم تەفاوەتە قایل بن و ئەگەر جەریانێک ئاوا فەرقەیی بیرکاتەوە ئاوا غەیری ئیجتیماعی بیرکاتەوە کە تەفاوەتێک لە بینەوانە نییە کەوایە ئەگەوا بێ یەکبوونەوەی هەموو ئەمانەشی بەلاوە عادیە لە سوورەتێک ئێمە بەلاوەمان و عادی نییە واقعیەتەکەی وێ نزیکیکردنی کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران لە سازمانی عەبدوڵڵا موتەدی زۆر بە زەرەری کۆمەلگای کوردستانە زۆر بە زەرەری بەرەی چەپ بەرەی ئازادی خواست بە زەرەری منافعی کرێکار و زەحمەتکێش لەو کوردستانە چونکی لەلایەکەوە وەڵەن کۆمەڵە دەبا بە دوای سیاسەتە ڕاستەکانی خۆیدا لەلایەکی دیکەوە زۆر پێچەوانە ئێعتبار بنێوی چەپەوە بۆ خۆی دروست دەکاتەوە کە نییە خۆڵکردنە چاوی کرێکار و زەحمەتکێشی ئەو کۆمەلگایە ئێمە و تەفاوەتە قایلین بینی ئەم جەریاناتە و هەر بۆ یەکانە ئێتفاقان زۆر نزیکی کۆمەڵە لەگەڵ سازمانی عەبدوڵڵا موتەدی زۆر مزر ئەزانین بۆ کرێکار زەحمەتکێش بەرەی ئازادی خواز و بە بڕای تۆ با تۆجێ بە شناختێک کە هاتە لە مۆردی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە کە دوایە چ مەوزایەکە گرێوە چ بیرڕایەکیە بەرامبەر بەم بانگەوازە و بە قۆلی عێراقی بە قۆلی خۆت ڕەتفعلی چییە واکۆنیشی چییە بێت؟ ئەوە تا ئێستا ئێلام مەوزەی ڕەسمیان نەکردووە و من کەماکان هەروەک لە مصاحبەیەکی پێشووتریشدا باسم کرد وا دروسترە ئینسان ڕابوەستێ ببینێ هەڵوێستی سیاسی و ڕەسمی خودی کۆمەڵە بەرابەر بەم بانگەوازەی سازمانی عەبدوڵڵا موتەدی و خودی عەبدوڵڵا موتەدی چییە؟ ئەو وەختی ئێمە قەزاوەتی خۆمان دەکەین بەڵام حەقیقەتەکەی وەیە بە چەند فاکتدا دەتوانم بڵێم شخصا پێم وابێ جوابی ڕەت بە قاعدەن دەبێت جوابی ڕەت بدەنەوە بەم فراخان و پرۆژەی عەبدوڵڵا موتەدی یەکەمەوە لە شەبەکای ئیجتیماعیە دەبینی تعدادێکی قابلی تەوەجۆ لە کادریان لە ئەعزایان دروستە هێشتا ڕەهبەریان مەوزەعی ڕەسمی دەرنەبڕیوە کادر و ئەعزای کچکردنەوە سازمانەدا ئێعتباریان هەیە نێویان هەیە نیشانیان هەیە لێستاوە ڕۆشنە زۆر بە ڕۆشنی مخالفەتیان دەربڕیوە بۆ کتویانە ئەومان ناچێتە یەکجۆگە و بەرحاڵ بە نەزەرم بە دروست وایان کردووە ئەمە لایەکەوەیە لە لایەکی دیکەشەوە ڕاستیەکەی کۆمەڵاگەر هەر بەو مەبنا چەپێکی ئێستا خۆی پێی مۆتەدە بەو سیاسەتانەی کە خۆی پێی سیاسەتی چەپە سۆسیالیستیە هەر ئێستا گرتوویەتە پێش ئەلا ڕەغمی جێگای ڕەخنەی من تۆ یا هەر کەسێکی دیکەش بێ بە هەمووان ئەگەر مەبنای کار و سیاسەت و اتخاذی تەسمیمی قەراریدا قاعدەتەن ناتوانێت لەگەڵ جەریانێکی فدرالیستی دەستەڕاستی وەک جەریانی عەبدوڵڵا موتەدی نزیک کە من پێشبینیمەوەیە کە بەرحاڵ قاعدەن جوابی ڕەت بدەنەوە و ئەگەر ئەمە بە نەزەرم قاعدەتەن ئینتزاری هەر سازمانێکی چەپی جملە ئێمەشە کۆمەڵا گەرەوێ بە مەبانی سیاسی چەپی خۆی واقعاً پایبەند بێ کەماکان جێی خۆیە جوابی ڕەت بداتەوە بەم جەریانەوە بەڕابوەستین بەرحەڵا قبەت ئەوانیش هەڵوێستی خۆیان قاعدەن دەرەبڕن و ئەگەر واقعاً جوابی مثبت بدەنەوە بەم پرۆژەی عەبدوڵڵای موتەدی جێگای ڕەخنەی زۆر جدی و جێگای نەقدی بەنظرم ئێمە کۆمۆنیستەکان و
بەرەی قایەتەن چەپ و ئازادی خوازی ئەو کۆمەلگایە بێ ئەگەر جوابی مثبەتی پێ بدەنەوە ئەگەر جوابی ڕەتیشی پێ بدەنەوە بە نەزەرم لەسەر مەبانی سیاسی خۆیان وەکو جەریانی چەپ پافشاریان کردووە و قازانجی ئەوانیش هەر لەوەدایە. زۆر سپاس دەکەم ڕەحمان حوسێنزادە بۆ بەشداری لەم وتوێژەیە.